ئەندامانی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق سەردانی هەرێمی کوردستانیان کردەوە، سەردانی پەرلەمانی کوردستانیان کردەوە، سەردانی بەڕێز سەرۆکی پەرلەمان و جێگیری سەرۆکی پەرلەمان و دانیشتێکی باش کرا بۆی بتوانین هاوانجی باشمان هەبێ بۆ داهاتوو. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێک لە سەروەریەکانمان، یەکێک لە پیرۆزەکانی هەرێمی کوردستان دروستکردنی پەرلەمانی کوردستان بۆ لە سەرەتای دروستبوونی ئەم تەجروبە دیموکراسیە کە قوارەیەکی سیاسی، قوارەیەکی دەستوریە هەرێمی کوردستان و پەرلەمانەکەشی دەنگ و ڕەنگە جیاوازەکانی هەرێمی کوردستان و کۆمەڵانی خەڵکی هەرێمی کوردستانە. ئێمەش خۆمان وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە زەرورمان بینی کە ئێمە بە ڕوحیەتی تیم کار ئەکەین ئەنجا لە پەرلەمانی کوردستان بین یا لە پەرلەمانی عێراق بین، پێویست بەوە کە کاری پێکەوەیمان تەنسیقی باشتر بکەین. هەدەفی یەکەممان، ئامانجی سەرەکیمان ئەوەیە کە خەڵکمان لە بەرچاوی خۆمان داناوە کاتێک کە نوێنەرایەتیانەکەین، کاتێک کە کاریان بۆکەین، کار بۆ خۆشگوزەرانی و بۆ بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەین.